موچەدا بەش بکری هەروەها بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دەبێت ڕێنماییە تەندروستیەکان واتە هەماهەنگی لە نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی بکرێت بۆی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت و خوێندکاران بە ئەمانەتەوە یان بە ئیتمینانەوە بستنەوە هۆڵەکانی خوێندن چونکە خۆتان دەزانن ئەم ڤایرۆسە دنیای گرتووەتەوە خۆشبەختانە هەرچەندە ئێستا کەم بۆتەوە بەڵام لەگەڵ ئەوەشین کە دەبێت ڕێکارە تەندروستیەکان تون بکرێت دەبێت حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی ڕاست پێرێک کە هەماهەنگی تەواو بکات بۆ ئەوی لە خوێندنگاکان هەم ماسک دەستچێژ جێڵ هەم کۆمەڵێک شت کە ڕێنمایی تەندروستین دەبێت هاوکار بێت لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ یەکردنەوەی دەوام لەم حاڵەتەدا ئەگەر بەهۆی ڕێکاری تەندروستیەوە بە ڕێکاری تەندروستی و بە موچەی تەواو و شایستە داراییەکانی مامۆستایان بێت من پێم وایە بڕیارێکی باشە. باشە چەندێکە پێشتر بازدەوە دەکرا کە ترسێ لە فەوتانی خوێندنی ئەم ساڵ بەڵام پێت وایە کە بتوانرێ بەم شێوەیە مەنهەجی خوێندن تەواو بکرێ؟ من گومانم هەیە لە تەواوکردنی مەنهەج چونکە تەواوکردنی مەنهەج ئێمە هەمومان دەزانین زۆر تاخیر بووە زۆر بەڕاستی کاتێکی زۆر ڕۆیشتیوە لە خوێندکاران لە مامۆستایانیش بە هەمان شێوە بۆیە ئەگەر پەلەپەل ینی بە شوێنەی دڵنیام بە پەلەپەلیش ناکرێت خوێندن بە پەلەپەل و بە پەلەپروزێ ناکرێت بۆیە من دڵنیام مەنهەجەکە تەواو ناکرێت بەڵام لەو حاڵەتەدا دەبێت وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە لە پێنا و قازانجی خوێندکاران لە پێنا و قازانجی خوێندن یان ئەوە تا وەرزەکان کەم کاتەوە یان پرۆگرامەکە تا ڕادەیەکی باش کەم کاتەوە چونکە ئەگەر بمانەوە پرۆگرامەکان و وەرزەکانی خوێندن تەواوکەین بەڕاستی دەکەوێتە ساڵی نوێ واتە کاریگەری دەبێت لەسەر ساڵی ئایندەی خوێندن چونکە بەپێی ئەم بەرنامەیە کە ئەگەر لە یەکی سێ دەوام ببوایەوە واتە ساڵی داهاتوو دەستپێکی ساڵی داهاتوو دەکەوتە مانجی یەکی ساڵی 2022 کە ئەمەیان زۆر تاخیرە زۆر درەنگە بۆیە وەزارەتی پەروەردە دیارە تۆزێک ناوێتێ پێش من ئومێد دەکەم لە مانجی یانزەی ئەم ساڵ ئەم ساڵی خوێندنی 2020-2021 تەواو بێت لە هەمان کاتیشا پرۆگرامەکان تا ڕادەیەکی باش بخوێندرێت بەڵام دڵنیام تەواو ناکرێت. باش چی دەڵێ لەسەر داواکارەکانی مامۆستایانی ناڕازی بەوەی کە داوا دەکەن موچە بەبێ دواکەوتن بێ لێ بڕین و ئازادکردنی ئەو کە مامۆستایانی کە دەستگیر کراون بە تایبەتی مامۆستا بەدەل بەرواری ینی حکوومەت گوێ لەم داوایانە دەگرێت ینی پێش ئەوەی کە بڕیاری کردنەوەی ناوەندەکانی خوێندن بدا هیچ بەڵێنێکەیە مامۆستایان کامە جێبەجێ بکە؟ داواکاری مامۆستایان داوای ڕەوان ئێمە چوەکو سەرپەرشتیار چن من وەکو سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانیش هەمان داواکاریمان هەیە واتە ئێمە داوا دەکەین موچە لە 30 ڕۆژ جارێک بەبێ لێ بڕین شایستە داراییەکانی مامۆستایان دابین بکرێت پلە بەرزکردنەوە بکرێت ئەو مامۆستایانی لەسەر مەسەلەی خۆپیشاندان و بایکۆت دەست بەسەر کراون گیراون بەپەلە ئازاد بکرێن هەموو ئەمانە داوای ڕەوان کە من ئومێدەوارم حکوومەت گوێ لەم داوایە بگرێت ینی چونکە ئەگەر ئێمە ئەوشمان بیر نەچێت پرۆسەی خوێندن پەیوەندی بە مەسەلە داراییەکانەوە زۆرە چونکە مامۆستا هەیە لە دەرەوەی شاردەوە مەکە خەرجی دەوێت تا بچێتە خوێندنگاکەی دوورە چونکە ئێمە خۆمان دەزانین هەموو مامۆستایان لە نزیک ماڵی خۆیان لە دەوام نین بە تایبەتی گوندە ئەو شوێن و گوند و ئەو ناحیانەی کە دوورە دەستن مامۆستا هاتوچۆ دەکات بۆیە حکوومەت دەبێت بیر لەوە بکاتەوە کە شایستە داراییەکان و موچە بە تەواوی بۆ وەزارەتی پەروەردە دابین بکات ئەگەر موچە دابین نەکرێت شایستە داراییەکان دابین نەکرێت بەڕاستی خوێندنی ئەم ساڵ لە خەتەریاتدایە خوێندن لە دۆخێکی ترسناکدایە ناکرێت مامۆستا بە 60 ڕۆژ جارێک بە 50 ڕۆژ جارێک بە لێبڕینەوە موچەی بدەیتێ و بچێتن سعاتێکیش لە شوێنەکەی خۆی لە ماڵی خۆی دوورکەوێتەوە بۆ دەوام ئەمەیان مەحاڵە بکرێت بۆیە وەزارەتی پەروەردە دەبێت بەجددی بیر لەوە بکاتەوە کە هەم شایستە داراییەکان و هەم موچە بۆ مامۆستایان دابین بکات هەم ڕێگەی کرێ هاتوچۆ هەم پلە بەرزکردنەوە ئێمە ئەوشمان بیر نەچێت لە 2014ەوە مامۆستایان پلیان بەرز نەکراوەتەوە کەچی پلە عەسکەریەکان هەموو ساڵێ بەرز دەکرێتەوە ئێمە ئەوە ینی بۆچی ئەو پلە عەسکەری و پلە وەزارەتی ناوخۆ پلە دەداتە بە کارمەندەکانی خۆی بۆچی تا ئێستا نزیکەی 7 ساڵە وەزارەتی پەروەردە سەر موچە و بەرزکردنەوە وەستاوە بۆ مامۆستایان کە ئەمە حەقێکی ڕەوای مامۆستایان
مامۆستایان کە ئێمە داوا دەکەین هەم ئەمانە بگەڕێتەوە هەم موچە لە کات و ساتی خۆیدا دابش بکرێت هەرچەندە ئەوەشمان بیر نەچێت لە ڕێگەی وتەبێژی حکوومەتەوە بڕیاریان داوە بە 30 ڕۆژزارێک بەڵام ئەو 30 ڕۆژزارە نەیانوتوە ئایا بە لێبڕینیان بێ لێبڕینە بۆیە ئومێد دەکەین ئەم 30 ڕۆژزارە بەبێ لێبڕین بێت بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە بکەوتە سەر شاسکەی خۆی بکەوێتەوە سەر ڕێڕەوی خۆی بۆ ئەوەی بتوانین ئێمە ساڵێکی بە تێر و تەسەل بەڕێ بکەین و خوێندکارانی ئێمە زەرمەند نەبن لەلایەک چونکە تو خۆمە ئێمە دەزانین لە هەموو خانەوادەیەک ئەگەر مامۆستایەکیش نەبی خوێندکارێکیان هەیە زەرکردنی یان خەلەل لە پرۆسەی پەروەردە هەر کەموکوڕێک لە پرۆسەی پەروەردە هەموو خانەوادەیەک دەگرێتەوە واتە پرۆسەی پەروەردە چۆتە هەموو ماڵێک بۆیە ئومێدەوارین ینی بۆی کەس زەرر نەکات بۆی خوێندن زەرر نەکات چونکە ئێمە دەزانین ئەگەر خوێندن ساڵێک بوەستێ کاریگەری چەندین ساڵ لە دوای خۆی بجێ دەهێڵێت من ئەوەشمان بیر نەچێت ئەم چەند ساڵەی کۆتایی کە قەیرانی دارایی هەبوو لە پاریشەوە کە ڤایرۆسی کۆرۆنا هەبووە چ زەبرێکی کوشندە بەر پرۆسەی پەروەردە و بەر مامۆستایان کەوتووە ئەم زەبرە کوشندەیە من دڵنیام کاریگەری زۆر خراپ بەجێ دەهێڵێت کە نزی لەوانەیە ئەم جیلە تا تەواوی دەکات لەژێر ئەم کاریگەریە بناڵێنی بۆیە ئومێدەوارین حکوومەت بەجددی بێتە سەرخەت بۆ ئەوەی مامۆستایانی ناڕازی داواکانی هەموو مامۆستایانی کوردستان جێبەجێ بکات کە وەکو وتم خۆی لە موچە و شایستەدارەیەکان و پلە بەرزکردنەوە دەبێت ئەو داواکاری کە مامۆستانی ناڕازی ئێستێمانی هەیەە هەممان داواکاری لە شارەکانی دیکەی کوردستانیش هەیە یان بە تەنها وەک پێشتر کە وەکو سەرنجێک دەوتە تەنها لەم سنوورە ئەم ناڕەزایەتیانە بەرز دەکرێنەوە یان ئەم داواکاریانە داواکاری مامۆستایان هەمومان لە خانەقینەوە تا دەکاتە زاخۆ ئێمە یەک معاناتمان هەیە یەک گرفتمان هەیە مامۆستایان هەمومان هاوبەشین لە معاناتەکانمان واتە مامۆستایانی هەولێر یان دهۆک نەموچە زیاتر وەرەگرن و ینی هەمومان یەک معاناتین بۆیە داواکاری مامۆستایانی سلێمانی هەمان داواکاری مامۆستایانی هەولێرە مامۆستایانی دهۆک هەمان داواکاری مامۆستایانی گەرمیانن ئێمە هەمومان لەگەڵەوەین کە وەکو وتمان 30 ڕۆژزارێک و بەبێ لێبڕین بێ و پلە بەرزکردنەوە هەموو ئەو شایستەدارایانی کە مامۆستا حەقی خۆیەتی مافی خۆیەتی وەری بگرێت لە بەرامبەر ئەوەی کە خوێندکار فێرەکە کە دەرز دەڵێتەوە دەبێ ئەو شتانەی بۆ دابین بکرێت حکوومەتی هەرێم ئەگەر دابینی نەکات ئەوە مخەسیرە ئەوە واتە تا ڕادەیەکی زۆر دەکرێت بڵێن ئەگەر حکوومەتی هەرێم نەتوانی ئەم شتانە دابین بکە واتە لە خەمی پەروەردە نییە بۆیە ئومێدەوارم وەکو کە باسیشم کرد چۆن حکوومەتی هەرێم لەم چەند ڕۆژە لە ڕێگەی وتەبێژەکەیەوە گرنتی ئەوە دەدات کە 30 ڕۆژزارێک موچە دابەش بکرێت هەم ئەمە بگەینە سەر هەم بتوانین ئەم لێبڕینە بە هەر هیچ نەبێ مامۆستایان نەگرێتەوە هەر هیچ نەبێ پەروەردە نەگرێتەوە بۆی بتوانین ئێمە پەروەردەیەکی دروست یان مناڵێکی دروست پەروەردە بکەین بۆ ئەوەی ئایندەمان گەشت بێ بۆ ئەوەی بتوانین مناڵێک پەروەردە بکەین کە خزمەت بە ئایندەی ئەم وڵاتە بکە ئەمە ناکرێ غەدر لە پەروەردە بکرێت ناکرێ حکوومەت بێباک بێ بەرامبەر بە پرۆسەی پەروەردە بەرامبەر بە مامۆستایان بەرامبەر بە ڕۆژی خوێندن لە هەرێمی کوردستانە کە بەڕاستی مامۆستایانی ئێمە تەحمولیان کردووە مامۆستایانی ئێمە تا ڕادەیەکی زۆر توانیویانە تەحمل بکەن لە 2014 تا دەگاتە ئێستا کە 2021 نزیکەی 7 ساڵ دەکا 7 ساڵ تەمەنێکە 7 ساڵ مناڵێک ئەگەر لە 2014 لە دایک بوو بێ ئێستا پۆلی 2 سەرەت بنەڕەتیە ینی تەمەنێکە حکوومەت دەبێ مشورێک لە قەیرانی پەروەردە بخوا لە قەیرانی دارایی بخوا لە پاڵەوە قەیرانی پەروەردە چونکە کاریگەری خراپی بەسەر قەیرانی پەروەردەوە هەیە. بەڵێ سوپاس بۆ ئیسا حسێن سەرپەرشتیاری پەروەردەی لە هەولێرە.